عزیزانم سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین و یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش پرۆگرامێکی نوێمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی کە پرۆگرامێک بێت بەدڵی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بینەرمان بن. لە سەردەمی کۆرۆنادا هونەرمەندان چەندین کاری هونەریان دروست کردووە تاکو هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنماییەکان بن. میوزیسیان کاروان حەمید کلیپێکی میوزیکی دروست دەکات کە باز لە نالەباری و ناسەقامگیری هاوڵاتیان دەکات یاخود جیهان دەکات بەدەست ڤایرۆسی کۆرۆناوە. ئەم بەرهەمە ئاوازی کاروان حەمیدە و مەقامی بەیاتە بە ئامێرینەی.
سروشت پێویستی بە مرۆڤەکانە چونکە کۆرۆنا وەک جاران سروشتی وەستاندووە لە ئاوێتەبوونی مرۆڤ و سروشت. هەر بۆیە چەند میوزیسیانێک پارچە میوزیکێکیان بۆ سروشت و ئاوێتەبوونی مرۆڤ بەرهەم هێناوە. ئەم پارچە میوزیکەی دەبینن گزارشدا لە سروشتی تەنهایی.
ئەلفرێد جەیمز ئەلپاچینۆ ئەکتەر و فلمسازی ئەمریکی ناسراو بە ئەلپاچینۆ لە ئەمریکا لەدایک بوو ئەمڕۆ دەبێتە 80 ساڵ. لە کاتوساتی کۆرۆنا و
مەترسیەکانی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە ئێران و بە تایبەت تارانی پایتەخت هاوڵاتیان تا مەزرۆی ئەوەن لەم هەواڵە ناخۆشە دووربکەونەوە. لە هۆڵی فەرهەنگسەرای ئەرزبارانی شاری تاران کۆنسێرتێکی میوزیکی کوردی بەڕێوەچوو. لە کات و ساتی هاتنی کۆڕۆنا و ترس و دڵەڕاوچەی ئەم ڕۆژانەی ئێران و بەتایبەت تاران خەڵک بە دوای شتێکن کە کەمێ دڵیان شاد بکات و بۆ چەند کاتژمێرێکیش بووە لەم هەموو هەواڵە ناخۆشە دووریان کاتەوە. لە هۆڵی فەرهەنگسەرای ئەرزبارانی شاری تاران کۆنسێرتێکی موسیقای کوردی بەڕێوەچوو. کۆنسێرتی تەمبورژەنانی واڵە لە شاری کرماشان و گروپی سوارۆ لە شاری بۆکان بۆ ماوەی شەوێک کۆنسێرتێکیان بەڕێوە بردو بۆ چەند کاتژمێرێک ئامادەبوانی ئەم هۆڵیان لە خەم و پەژارێ ئەم ڕۆژانە دوور کردەوە. گروپی سوارۆ کە چەند ساڵێکە لە شاری بۆکان بە سەرپەرشتی فواد دیارە کە گۆرانی بێژی گروپەکەیە پێک هاتووە و تا ئێستا چەندین کۆنسێرتیان لە شارە کوردیەکان و تاران و شارەکانی تری ئێران بەڕێوە بردووە. ئەم گروپە زۆرتر موسیقای ناوچەی موکریان پێشکەش دەکەن. ئەرزی سڵاو و خۆشەویستی مێوەی خۆشەوی سورا بۆ کاناڵی گەلی کوردستان بەهۆی خانەی تەمبور لە بانزەڵان کە مامۆستا لێکپەری مولادی زۆری زەحمەت کێشاوە جەشنوارەکان لێو بەڕێوە دەچێ. ئێمە چەند ئیزرامان لێ بوو 3 ساڵ لە گەڵگروی سوارۆ 3 ساڵە لە ئیزرا دەکەین. ئەم ئیزرایشمان تقریبەن کە بوو ئیزرایەکیان گروی سوارۆ بوو گرویەکیش کە لەگەڵ مامۆستا حەیدەری کاکی بوو ئیزرامان بوو. هەروگەرزم کوردی لە جەشنوارەکەەوە دەستی پێکرد کە مامۆستا حەیدەری کاکی پێشنیاریدا کە کارێکی وەها بکرێ. کەس هەمان لێ کرد کە تێستمان کرد کارێکی زۆر جوان دەردەهات. چەند ساڵ لەمەوە بەریش کە کۆنسێرتم بوو لە تالار وەحدەت بوو زۆر پێشوازیەکی زۆر باشوڕێک و پێکرا هیوادارم و شێویش هەروە دەبێت بێگومان هەمیشە پێشوازیان کردوە و دەشکرێ حتمما. هیوادارم باشتر و بتوانم لە هەنگاوێک بێ بۆ موسیقای کوردی کە کار دەکەم بتوانم خزمەتێکی سکۆلم بە موسیقی کوردی کردبێ و لەو بوارەدا بتوانم کارێکی باش بکەم و حتمما بێگومان بەڕێوە دەچێت. کاری کەشمان لە نەزەردایە بە گروی گەورەتر و ڕێک و پێکتریشەوە.